یاریەکانی قۆناغی یەکەمی چامپیۆنس لیگ بەردەوامی هەیە و کێبڕکەی یانەکان لەسەر چوونەپلەکانی پێشەوەی ڕێزبەندی بەهێزتر بووە. ڕۆژی چوارشەممە چەندین یاری ئەنجام دەدرێن. لە کاتژمێر 11 شەودا لە یاریکی بەهێز یانەی ئینتەر میلانی ئیتالی لە یاریگای خۆیدا میوانداریانەی ئارسناڵی ئینگلیزی دەکات. ئینتەر و ئارسناڵ لە مێژووی چامپیۆنس لیگدا تەنها 2 جار ڕوبەڕوویەک بوونەتەوە کە لە وەرزی 2003 بۆ 2004دا بووە. هەریەکەیان بردنەوەیەکیان بەدەستێناوە یانە ئیتالیەکە 4 گۆڵی تۆمار کردووە بەرامبەر 5 گۆڵی یانەکەی شاری لەندەن. ئینتەر لە مۆرزەدا خاوەنی 7 خاڵە بەبردنەوە لە زڤیزدا و یانگ بۆیز و یەکسانبوون لەگەڵ مانسیتی. ئارسناڵیش لەو سێ یاریی ئەنجامی داوە خاوەنی 7 خاڵە بە 2 بردنەوە و یەکسانبوونێک. لە یاریکی بەهێزی تریشدا یانەی پاریس سان ژێرمانی فەڕەنسی لە یاریگای باخچەی شازادەکان ڕوبەڕووی یانەی ئەتلەتیکۆ مەدریدی ئیسپانی دەبێتەوە. ئەم دوو یانەیە لە مۆرزەی چامپیۆنس لیگدا بارودۆخیان زۆر باش نییە. بە شێوەیەک پاریس سان ژێرمان لە سێ یاریدا تەنها 4 خاڵی هەیە بە بردنەوەیەک و یەکسانبوون و شکستێک. لە بەرامبەردا ئەتلەتیکۆ بە بردنەوەیەک و 2 شکست تەنها 3 خاڵی کۆکردوێتەوە. لە هەمان کاتدا یانی بەرشەلۆنە ئیسپانی کە بە باشترین کاتەکانیدا تێپەڕ دەبێت لە دەرەوەی یاریگای خۆی ڕوبەڕوویانەی زڤیزدای سربی دەبێتەوە و ئامانجێوەیە سێمبردنەوە لەم وەرزەی پاڵەوانێتێکە بەدەست بهێنێت. لە یاریەکانی تریشدا یانی ئەستۆن ڤیلای ئینگلیزی لە پێناو چوارەم بردنەوەی بەدوای یەک ڕوبەڕووی کلوب برۆج دەبێتەوە. شتوتگاردیش میوانداری ئەتلانتا دەکا و بارێمشنی ئەڵمانیش ڕوبەڕووی بەنفیکای پۆرتۆگالی دەبێتەوە.